قەرەباڵغی جاران لە تاران نەماوە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە بەشی زۆری تارانیەکان لە ماڵەکانیان بمێننەوە. ئەوەی دێتە دەریش سواری ئامرازە گشتەکانی گواستنەوەی وەکو پاس و تاکسی و مێترۆ نابن. خەڵکەکە لەوە دەترسن کە قەرەباڵغی ناو پاس و تەکسی تووشی ڤایرۆسی کۆرۆنایان بکات. کەس لە ماڵەکەی نایەتە دەرێ. منیش گرفتارم و کارەکەم شوفێری تەکسیە و دەبێ کار بکەم، بەڵام خۆکەس لە شەقامەکاندا نییە و ئێمەش کارمان نەماوە. لە حاڵەتی ئاساییدا ڕۆژانە 2,500,000 کەس لە ناوتاران لە ڕێگەی میترۆ دەگوازرێنەوە. غولام حوسین محەممەدی یاریدەری سەرۆک شارەوانی تاران دەڵێ ئێستا ئەو ڕێژەیە بۆ ڕۆژانە کەمتر لە 500,000 کەس دابەزیوە. بەم شێوەیە 2 ملیۆن کەس بڕیاری داوە یان لە ماڵ نێتە دەر یان بە پێ هاتوچۆ بکەن و کەڵک لە مێترۆ وەرنەگرن. ئەگەر لە ئازاری قاچەکانم بشمرم سواری پاس یان تەکسی و میترۆ نابم. کچەکەم لە ماڵدا تووشی خەمۆکی بووە چونکە ناتوانێت بێتە دەرەوە، تەنانەت ناتوانێت بخوێنێتەوە. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای کردووە زیاتر لە 50,000 کەس بە شێوەی ڕاستە و خۆ ناڕاستۆخۆ لە سیستەمی هاتوچۆی تاران بێکار بن. بەڵام بەرپرسان پێیان خۆشە و دەڵێن مانەوەی خەڵک لە ماڵەکانیان خۆ پارێزیەکی جددیە و دەتوانێت یارمەتی دەرێکی باش بێت بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە.